جێگەی دڵخۆشیە کاتێک کە هونەرمەندان بەرهەمەکانی خۆیان ڕائەگەێنن یاخودەوەتە کە بڵاوی ئەکەنەوە یەکەم شوێن کورسات و وە کورسات مەگەزین هەڵبژێرن بۆ ئەوی کە ئاماژە بە بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆیان بکەن. هونەرمەند حەسەن غەفوورێکێکە لەو هونەرمەندانەی کە هەم دەنگی هەم خۆشی لە ڕێگەی کورساتەوە دەرکەوت و لە ڕێگەی کورساتیشەوە هەر ناسێنرا. جا ئەم هونەرمەندا وتوێتی دڵخۆشم دوای ماوەیەک لە ڕێگەی مایک و شاشەی کورسات نوێترین بەرهەمی خۆم ڕاگەیەنم و وتیشی کورسات بۆ من ماڵێک بوو جێگەی ناساندنی خۆم و هونەرەکەم بووە. ڕاستەکەم مەمنۆم بۆ دەرفەتە ئەڵبەتە زۆر خۆشحاڵم بە بینینی لۆگۆی کورسات بیری کورساتەکەم بەڕاستی ینی ناڵم گلەی بێ بەڵام بەقەدەرەوەی بە بیرهێنانەوەیەکە بۆ کورسات کە ماڵی هونەرمەندان بوو تا فترەیەکی زۆر ینی و بە ماڵی خۆمان ێزانی نێمەی هونەرمەندان ینی کورسات یەکێک بوو لەو کەناڵانەی کە پێشەنگ بوو بۆ احتیواکردنی هەموو هونەرمەندان و کۆبوونەوەی هونەرمەندان و چاوپێکەوتنمان بە هاوڕێکانمان لە سلێمانی و لە شارەکانی دیکە. بۆیە خۆشحاڵم بەم لێدوانم بۆ کەناڵە شیرینەکەتان و سپاسیم دەرفەتە کەم ڕاستێکی سەرقاڵم بۆی کە گەڕامەتەوە بۆ کوردستان ئێستاکە و بە بژێوی ژیان و بە مناڵەکانەوە تۆزێ مەشغوڵم سەرقاڵم بەڵام وەکو کاری هونەری ئێستا کارێک منجام داوە بۆ یانەی هەولێر گۆرانیەکە لە بەرەوەی خۆم ماوەیەک بوو دوورکەوت بوومەوە لە هونەر بۆ کۆشدانم پێشتریش گۆرانێکم بۆ یانی هەولێر کرد و بەڵام لەسەر داواکاری خۆیان پێم خۆش بوو گۆرانێکی نوێیان پێشکەشکەم و کردومە بە کلیپ ئیشاڵە بەم زوانە شینێرم بۆتان و پێش خۆشحاڵیشە بووم لە کەناڵە شیرینەکەتان دابەزێت زۆر پێخۆشە بێت. بەشێک لە بەرهەمەکانە تاوەکو ئێستا بە زیندویی ماوەتەوە بە تایبەتەوەی کەوە ساڵانێکی زۆرە تاوەکو ئێستا لە نێو بواری هونەری ئەنی بیردۆ کردوتەوە کە بەشێک لەو بەرهەمانە نوێ بکەیتەوە بە ستایلی شێوازێکی دیکە نەوەڵاوە خۆی سەررەمەکەی بۆ ئەو سەررەمە خۆش بوو ئەو گۆرانیانەوە بیرۆکەی نوێم هەیە و گۆرانی نوێش لە ئارادایە بەڵام ڕاستگۆ نابمەگە بڵێم بەم زوانە تۆمارەیەکەم و بڵاوەکەمەوە بەڵام چاوەڕێی دەرفەتێکی ڕەخساوەکەم بۆی بتوانم من کاتی بۆ تەرخانکەم و بتوانمە و گۆرانی تۆمارکەم و بڵاویکەمەوە گۆرانێکی زۆر خۆشە و بێگومان نتوانم بەو گۆرانیە دەکەرە و گۆرانەیەک دوو گۆرانی مەسەرەن تۆمارکەم و بتوانم بێمەوە ناو گۆڕەپانی هونەری بۆ جارێکی دیکەش بەڕاستی تۆزێک مەسەلەی خانەوادە و بارکردن لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر تۆزێ ئاسان نییە هەموو هاوڕەکانیشم هونەرمەندەکانی دیکەوانیش هەبوونە بە خاوەنی جارانێمە گەنج وی ساڵتوین بەیەکەوە ویندایمە نەچوینی چوانە بۆچی گۆرانیمان تۆمارە کرد بەڵام ئێستا هەموو مەشغوڵین بە ماڵ و مناڵ بەڕاستی تۆزێ دوور کەوتوینێتەوە مەگە بە تەلەفۆن جار یەکتر بەسەرکەینەوە وەکوتریش بڵم چی ئینشاڵڵا چاوەڕێی بەرهەمێکی نوێ بن بەرهەمێکی زۆر جوانتان پێشکەش دەکەم ئینشاڵڵا. پرسیارمەوەیە کە بە یەکجاری گەڕاویتەوە کوردستان یاخود وەکو بەشێک لە هونەرمەندا ماوەیەک لە کوردستان دەبێت دواتر دەگەڕێتەوە؟ نەوەڵام بە یەکجاری گەڕاومەتەوە من هەستەکەم لە دەروی کوردستان ناتوانم بژیم هەست بە ژیان ناکەم هەست بە بوونی خۆم ناکەم بەڕاستی کوردستان هەموو ڕۆژێکە لە ماڵەوە دێمە دەرەوە سەیری ئاسمانەکەم سەیری ئەو هەتاوە جوانەکەم سەیری ئاسمانە شینەکەم زۆر دڵخۆشە بم بە بینینی کەسایەتی وەکو جەنابتان وەکو هاوڕێیان کە ئەیان بینم ئەوە بۆ من زۆر مایە خۆشحاڵیە لە هەندێران هەست بە هیچ شتێ ناکەین تەنها ئەوەیە ینی چۆن بڵێ واقع حاڵە لە هەندێران بتانی بژیتەوە بەڵام کوردستان نەخێر لە ناو خاکی خۆت لە ناو ملەتەکەی خۆت لە ناو کەسوکاری خۆت زۆر ینی ئینسان هەست بە خۆشحاڵیەکە بۆیە بە یەکجاری گەڕامەتەوە زۆر خۆشحاڵیشم پێی.